رعد محەممەد کوردی. والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبقا اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى. دەنگێک کە فرمێسک دەخاتە چاوی ملیۆنان بیسەر و هەموو سنوورەکان دەبڕێت. خاوەنی دەنگێکی هێندە جیاواز، سەرنجڕاکێش و کاریگەرە، تەواوی سنوور و کلتورەکان تێدەپەڕێنێت. فرمێسک بە چاوی ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا دەهێنێتە خوارەوە و منداڵ و گەنج و پیر بە بیستنی دەنگەکەی سامگرتی دەبن. ولا ينفعكم نصحي. ئەمە دەنگی ڕعد محەممەد ئەلکوردی، قورئان خوێنی نێوداری کووردە کە گەشتی سەرکەوتنی لە کەرکووکی دڵی کوردستانەوە دەست پێ دەکات و دواتر هەموو جیهان دەگرێتەوە. ئەمەش دوای ئەوەی لە 16 نیسانی ساڵی 1991 لە یەک لە گەڕەکەکانی کەرکووک لە دایک دەبێت و دواتر بە دەنگە ئیلهام بەخشەکەی سنوورەکان تێدەپەڕێنێت و دەبێتە ناوێکی دیاری ئاینی جیهان. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. ڕعد محەممەد کوردی هەر لە تەمەنی مناڵیەوە ئارەزوویەکی زۆری بۆ خوێندنی قورئانی پیرۆز هەبووە. ڕۆژ دوای ڕۆژ پەیوەستی ئەو بە خوێندنەوەی قورئانی پیرۆز زیاتر بووە، بۆیە لە تەمەنی 15 ساڵیەوە بۆتە ئیمامی میزگەوتی شافیعی لە کەرکووک. ئەمەش دوای ئەوەی ئینجازەی بەلاغات، تەجوید، مەقام و چەندین بابەتی دیکەی پەیوەست بە خوێندنەوەی قورئانی پیرۆزی لە شێخ ئیبراهیم بلفازڵ ئەلمەشهدانی و چەند کەسایەتیەکی دیکەی ئاینی وەرگرتووە. تێکەڵبوونی ناوازەی شارەزایی تەکنیکی قورئان خوێندنەوە و بەخشینی سۆزێکی بێهاوتا لە نەرمی و ئارامکردنەوەی دڵەکان هەستێکی جیاواز بە گوێگرانی ڕعد محەممەد کوردی دەبەخشێت، چونکە گوێگر دەچێتە کەشێکی تەواو ڕۆحانی و لە کاتی گوێگرتندا فرمێسک بە چاوەکانی دێتە خوارەوە و دڵخۆشی باڵ بەسەر دڵ و دەرونیدا دەگرێت. هەموو ئەمانە تەنها لە دەنگە بەسۆز و بێهاوتا و ئارامکەرەوەکەی ڕعد کوردی سەرچاوە دەگرێت. فقلنا يا آدم إن هذا عدو. کاریگەری دەنگ و سەدای شێخ ڕعد کوردی بۆتە هۆکاری ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ملیۆنان بینەر و فۆلۆوەرسی هەبێت، ڤیدیۆکانی سەدان ملیۆن جار شێر بکرێن. بە جۆرێک ئێستا تەنها چەناڵی یوتوبەکەی خاوەنی زیاتر لە 3 ملیۆن و 600 هزار سەبسکرایبە و لە پلاتفۆرمی ئینستاگرام زیاتر لە 1 ملیۆن و 100 هزار فۆلۆوەرسی هەیە. الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء. ئەم قورئان خوێنە کووردە جیا لە هەرێمی کوردستان و عێراق ساڵانە و بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا لەلایەن چەندین وڵاتی دیاری ئیسلامی بانگێش دەکرێت تا بە دەنگە نەرم و ئاسوود دەهێنەرەکەی قورئانی پیرۆز بەسەر دڵەکانیاندا بخوێنێتەوە و پێشنوێژیان بۆ بکات. یعنی حەز ناکەم بە شێوازێک دەرچم غەیری ئەوە نەبێت کە سپاس بەخوای گەورە تەسویرەکەم لە نوێژەکانە، ئەمما تەسویر و شتیوە بەڕاستی حەزی پێ ناکەم. ڕعد کوردی کەسایەتیەکی سەنگین و ڕێز لێگیراوی لەسەر ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان هەیە. زۆرترین دەرکەوتنەکانی لە مانگی ڕەمەزانە و بۆنەیەکی تەواو ئاینی نەبێت دەرناکەوێت، چونکە حەز بە دەرکەوتنی سۆشیال میدیا ناکات، بۆیە تەنها ڤیدیۆکانی قورئان خوێندنی بڵاو دەکرێتەوە.